دەوترێت شێلم دەرمانی دەردەکانە کەوا بێت سوودە سەرسۆرهێنەرەکانی خواردنی شێلم چییە؟ شێلم خواردنە دڵخوازەکەی سەرما و زستانە تا خەڵک زۆرتر هەست بە سەرما بکەن بۆن و هەڵاوی شێلم زیاتر ڕایان دەکێشێت. شێلم مرۆڤ لە نەخۆشیە مەترسیدارەکان دەپارێزێت. یەکێکیش لەو نەخۆشیانە بریتیا لە نەخۆشی شێرپەنجە. شێلم ناهێڵێت خانەکانی شێرپەنجە لە لەشدا گەشە بکەن بۆیە بە دەرمانی دەردەکان ناو دەبرێت. شێلم بە چەندین جۆری جیاواز ئامادە دەکرێت لەپاڵ ئەوەی تامێکی خۆشی هەیە چەندین سوودی گرنگ بەجەستە دەگەیەنێت و لە زۆربەی نەخۆشی و گرفتە تەندروستیەکان دەیپارێزێت. یەکێک لە سوودە سەرەکیەکانی شێلم بریتیە لە پاراستنی ئەندامی دڵ لە جەڵتە و نۆبە و داخستنی مولولەکانی خوێن بەهۆی بوونی مادەی ڤیتامینکەی لەژ لە هەوکردنەکان دەپارێزێت. سەرچاوەیەکی گرنگە بۆ مادەکانی کالیسیۆم و پۆتاسیۆم کە هەردووکیان مادەیەکی بنەڕەتین بۆ پاراستنی تەندروستی ئێسکەکان بە تایبەتی نەخۆشی پوکانەوەی ئێسک. بەهۆی بوونی مادەی ڤیتامین ئەی لەشی مرۆڤ لە هەوکردنی ناوچەی گەرو دەپارێزێت بە تایبەتیش ڕێگری دەکات لە دروستبوونی وەرەم لەو ناوچەیەدا. کردداری هەرز لە ناو گەدا ئاسان دەکات لەگەڵ ئەوەشدا وا دەکات کەناڵی هەرز بە شێوەیەکی تەندروستتر کار بکات. ئەمەش دەگەڕێتەوە بۆ بوونی مادەی گلاسینۆت کە دژی پەیدابوونی بەکتریایە لە ناوگەدا. و لەگەڵ ئەم کۆمەڵە سوودەشدا پێویستە بزانین کە شێلم بۆ ئەو کەسانی غودەی دەرەقی یاخود نەخۆشی شەکریان هەیە زیان بەخشە. لە هەرێمی کوردستان ساڵانە شێلم لە سەرەتای مانگی ئۆکتۆبەر پێدەگات. فرۆشیاران تاوەکو کۆتایی وەرزی زستان سەرچاوەی بژێویان لەسەر ئامادەکردنی شێلمە.